فلاورس بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە یارمەتی ئاوڕێیانی هاوکارم لە خزمەتەوەی عازیزدان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی چوارشەممە. سەرەتا سەردێڕێی گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی خانەنشینکراوانی کیشوەری لە کرماشان و تاران. کاردانەوەکان بەرامبەر بە ئەدامی ڕەزا ڕەسایی. ئەسپەردەکردنی بە پەلەی تەرمی ڕەزا ڕەسایی لە کرماشان. دەست بە سەرکردنی دوو هاوڵاتی لە کامیاران و سەرپۆلی زەهاو. ئازاری سێ منداڵی کار لە شاری مەریوان. گیانبەختکردنی معەلیمێک لە کاتی ڕزگارکردنی قوتابیەکەی لە سەردەشت. کۆبوونەوەی کوردانی تاراوگا لە بەردەم باڵوێزخانەکانی عێراق. و 28مین مانگرتنی سێشەمانەی دژ بە ئێدام لە زیندانەکانی ئێران. درێژەی هەواڵەکان. کۆبوونەوەی خانەنشینکراوانی کشوەری لە کرماشان و تاران. ڕۆژی سێشەمە 16 گەلاوێژ خانەنشینکراوانی کشوەری لە کرماشان و تاران لە ناڕەزاتی بە دۆخی خراپی مەعیشەتی کۆبوونەوە. خانەنشینکراوانی کشوەری لە شارەکانی کرماشان و تاران لە بەردەم سندوقی خانەنشینیدا کۆبوونەتەوە و خوازیاری زیادکردنی حەقدەست، پێدانی داخوازیە دواخراوەکان، زیادکردنی مەزایە، دابینکردنی بیمەی تەکمیلی و هاوسانسازی حەقدەست بوون. کاردانەوەکان بەرامبەر بە ئێدامی ڕەزا ڕەسایی. ڕۆژی سێشەمە 16 گەلاوێژ جێبەجێکردنی سزای سێدارەی ڕەزا ڕەسایی لە کرماشان شەپۆلێک کاردانەوەی لە نێوخۆی ئێران و دەرەوەی وڵات بە دوای خۆی داهێنا. بە پێی وێنانەی بەدەستمان گەیشتووە کچان و کوڕانی شۆڕژگێڕی ڕەبەت و سەردەشت دیواری شارەکانیان بە دروشمی دژە حکوومەت نەخشاندووە. لە شاری تاران و بە کاتی شەو خەڵکی وەزاڵە هاتوو لە زوڵم و زۆری کۆماری ئیسلامی دروشمی مەرگ بۆ دیکتاتۆریان بەرز کردەوە. لە دەرەوەی وڵاتیش کەفیلی سیاسی ڕەزا ڕەسایی و کۆمەڵێک لە بەرپرسانی سیاسی هەندێک لە وڵاتانی جیهان سەرکۆنەی جەنایەتەکانی کۆماری ئیسلامیان کرد و خوازیاری سزادانی بەرپرسانی خەزایی و ئەمنیەتی ڕژیم بوون. شایانی باسە کە ڕێکخراوی لێبوونی نێونەتەوەیش لە سێدارەدانی ڕەزا ڕەسایی بە توندی شەرمەزار کردووە. ئەسپەردەکردنی بە پەلەی تەرمی ڕەزا ڕەسایی لە کرماشان. بە پێی هەواڵی گەیشتوو ناوەندە ئەمنیەتیەکان پاش لە سێدارەدانی ڕەزا ڕەسایی تەرمیە و یانبەخت کردویان لە گۆڕستانی میناوای کرماشان و دوور لە شاری سەحنا بە خاک سپاردووە. بەوتەی هاوڵاتیان تەنیا دایک، خوشک و برای ڕەزا ڕەسایی لە کاتی ناشتنی تەرمیە و یانبەخت کردووە حزوریان بووە و هەڕەشیان لێکراوە کە نابێت مەراسمی پرسە و سەرخۆشی بۆ کوڕەکەتان لە شاری سەحنا بەڕێوە ببن. ڕەزا ڕەسایی لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی شۆڕەشی ژینا لە شاری کرماشان بە تۆمەتی هاوکاری لە کوشتنی نادر بەیرامی فەرماندەی اطلاعاتی سوپای پاسداران دەست بەسەر و لە ژێرە شکنجەدا ناچار بە دامپێنانانی زۆرم لێکرا. ئەو بەندکراوە سیاسیە پاش ماوەیەک مانەوە لە زیندان لەلایەن دادگای ئینقلابی کرماشانەوە بە ئیعدام مەحکوم کرا. دەست بە سەرکردنی دوو هاوڵاتی لە کامیاران و سەرپۆلی زەهاو. لە ڕۆژانی ڕابردوودا دوو هاوڵاتی خەڵکی شارەکانی کامیاران و سەرپۆلی زەهاو بە ناوەکانی پەیمان خۆنپارە و ئومید شراغی لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراون. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی کوردستان ئەو هاوڵاتیە پێشتر ئەندامی یەکێک لە حزبە نایارەکانی ڕەژیم لە هەرێمی کوردستان بوون و پاش گەڕانەوەیان بۆ ئێران لەلایەن ناوەندە ئەمنیەتەکانەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراون. ئازاری سێ منداڵی کار لە شاری مەریوان. لە ڕووداوێکی دڵتەزێندا سێ منداڵی کاری خەڵکی مەریوان بە شێوەیەکی وەحشیانە لەلایەن خاوەنکارەکانەیانەوە ئەشکەنجە و ئازار دراون. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز ئەو سێ منداڵە لە دوکانێکی جلوبەرگ دووریندا کاریان کردووە و خاوەنکارەکە جەستەیانی بە ئوت و سووتاندووە. ناوی ئەو سێ منداڵی کارە بریتە لە نەهرە و خالدی تەمەن 12 ساڵ، ڕێبین قادری و مانی دانش. گیانبەختکردنی معەلیمێک لە کاتی ڕزگارکردنی قوتابیەکەی لە سەردەشت. ڕۆژی سێشەمە 16 گەلاوێژ معەلیمێکی دڵسۆزی خەڵکی شارۆچکەی نەڕاستی سەربەر شارستانی سەردەشت بە ناوی دڵشاد ئەبوباکرزادە لە کاتی ڕزگارکردنی یەکێک لە قوتابیەکانی لە چۆمی زێ گیانی بەخت کرد.
بە پێی زانیاریەکان منداڵانی قوتابخانەیەکی شارۆچکەی نەڵاس بۆ گەشتکردن چوونەتە دەوروبەری چۆمیزێ و یەکێک لە منداڵەکان کەوتوتە نێو ئاوەکە. کاتێک مامۆستای قوتابخانەکە و دیمەنە دەبینێت خۆی فرەدەداتە نێو چۆمەکە و قوتابیەکەی ڕزگار دەکات، بەڵام بەداخەوە خۆی نوقمی ئاو دەبێت و گیانی لەدەست دەدات. کۆبوونەوەی کوردانی تاراوگا لە بەردەم باڵوێزخانەکانی عێراق. ڕۆژی سێشەمە 16 گەلاوێژ کۆمەڵێک لە کوردانی دانیشتووی چەند وڵاتی ئوروپایی لە بەردەم باڵوێزخانەکانی عێراق کۆ دەبروونەوە و ناڕەزایەتی خۆیان لە ئازداخستنی دەفتەری 4 حیزبی سیاسی کوردانی یەزدی و خەڵکی باکووری کوردستان نیشاندا. بە پێی زانیاریەکان دادگای فدراڵی عێراق بڕیاری داخستنی دەفتەری 4 حیزبی سیاسی بە ناوەکانی بزوتنەوەی ئازادی کۆمەڵگەی کوردستان، حیزبی ئازادی و دموکراسی، پادە و بەرەی خەبات بۆ دموکراسی دەرکردووە و دەستی بەسەر کەلوپەلەکانیشیان داگرتووە. دەرکردنی ئەو بڕیارە کاردانەوەی کۆمەڵگەی زیدیەکان و چالاکانی سیاسی خەڵکی باکوور و ڕۆژاوای کوردستانی لێکەوتوتەوە و کوردستانیان لە چەند وڵاتی ئوروپایی لە بەردەم باڵوێزخانەکانی وڵاتی عێراق کۆبوونەتەوە. کۆبوونەوەی کرێکارانی ئەرکانسالس و شرکەتی نەوت لە پارسی جنوبی. ڕۆژی سێشەمە 16 گەلاوێژ کرێکارانی ئەرکانسالس و شرکەتی نەوتی شاغڵ لە پرۆژەکانی پارسی جنوبی بۆ چەندەهەمین ڕۆژی بەردەوام لە ئاستۆخی خراپی پیشەیی و معیشەتی ناڕەزایەتیان دەربڕی. کرێکارانی ئەرکانی سالس و شرکەتی نەوت خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، پێدانی داخوازیە دواخراوەکان، گۆڕانی دۆخی پیشەیی، بەڕێوەچوونی یاسای 14 ڕۆژکار 14 ڕۆژ پشودان، دابینکردنی ئیمکاناتی ڕیفاهی وەلانانی جیاوازی، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان، ساماندانی شۆفێرانی بەکرێگرتوو، پێدانی مرەخەسی و نوێکردنەوەی گرێبەستەکانیان بوون. درێژەی مانگرتنی پەرستاران لە کەرەج و شیراز. پەرستارانی شاغڵ لە نەخۆشخانەکانی کەرەج و شیراز ڕۆژی سێشەمە 16 گەلاوێژ بۆ چەندەهەمین ڕۆژی بەردەوام درێژیان بە مانگرتندا و لە بەردەم زانکۆی زانیاری پزیشکی کۆبوونەوە. بە پێی زانیاریەکان پەرستارانی چەند نەخۆشخانەی دیکەی کەرەج و شیراز پەیوەست بە مانگرتنی گشتی کادری دەرمانی ئەو دووشارە بوون. پەرستاران خوازیاری زیادکردنی ئاسیاغدەست، پێدانی داخوازیە دواخراوەکان، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، زیادکردنی تارەفەی پەرستاری، کەمکردنەوەی سەعاتی کار، پێدانی ئیزافەکاری، دامەزراندنی هێزی کاری نوێ و ڕێگری لە کۆچکردنی کادری دەرمان بۆ دەرەوەی وڵات بوون. کۆبوونەوەی خانەنشینکراوانی معدەنی مەس لە کرمان و ڕەفسەنجان. ڕۆژی سێشەمە 16 گەلاوێژ خانەنشینکراوانی معدەنی مەس لە شارەکانی کرمان و ڕەفسەنجان دەست بە دۆخی خراپی معیشەتی کۆبوونەتەوە. بە پێی راپۆرتەکان خانەنشینکراوانی معدەنی مەس لە بەردەم نوێنەرایەتی شۆڕای نیگابان لە شاری کرمان و ڕەفسەنجان ناڕەزایەتیان دەربڕیوە. خانەنشینکراوان خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێی هێڵیەژاری، پێدانی مەزای خانەنشینی، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، هەڵوەشانەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانەنشینی و چاکسازی لە ژیان و معیشەتیان بوون. ناڕەزایەتی کرێکارانی شارەداری لە سەربەندەر. کرێکارانی شاغڵ لە شارەوانی سەربەندەر ڕۆژی سێشەمە 16 گەلاوێژ لە ناڕەزایەتی بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی شاغڵ لە شارەوانی سەربەندەر لە ئاست نەدانی 2 مانگ حەقدەست و مەزایە ناڕازین و دەڵێن کە بەهۆی پەرداخت نەکردنی 5 مانگ حەقی بیمەکانیان بە ڕێکخراوی تامینی اجتماعی تووشی کێشەی دەرمانی بوون. کرێکارانی ناڕازی هەروەها خوازیاری زیادکردنی حەقدەست و چاکسازی لە ژیان و معیشەتیان بوون. 28مین مانگرتنی سێشەمانەی دژ بە ئیعدام لە زیندانەکانی ئێران. ڕۆژی سێشەمە 16 گەلاوێژ بەندکراوانی سیاسی لە زیندانەکانی کرماشان، نەغەدا، ورمێ، تەورێز، ڕاشت، ئێڤین، تاران، قەزلحەسار، شیراز، سەقز و چەند شاری دیکە دژ بە سزای ئیعداممانیان گرت و لە زیندانی ئێڤین گاردی ئەمنیەتی هێرشی کردە سەر بەندکراوان. بە پێی راپۆرتەکان ڕۆژی ڕابردوو پاش لە سێدارەدانی ڕەزا ڕەسایی لە زیندانی دزڵاوی کرماشان، بەندکراوانی سیاسی ژن لە زیندانی ئێڤین ناڕەزایەتیان دەربڕیوە، بەڵام گاردی ئەمنیەتی زیندان هێرشی کردوتە سەر بەندکراوان و وێڕای بریندارکردنی چەند کەس کەلوپەلەکانیانی شکاندووە.
جێگای ئاماژەیە کە 21 بەندکراوی زیندانی قەزل حەساری کەرەز بە مەبەستی جێبەجێکردنی سزای سێدارە ڕەوانەی بەندی تاکە کەسی کراون. و دوایین هەواڵ چەوارەتە با لە سێدارەدانی 6 بەندکراو لە زیندانەکانی بەندەر عەباس و شیراز. ڕۆژەی سێشەمە 16 گەلاوێژ هاوکات لەگەڵ لە سێدارەدانی ڕەزا ڕەسایی لە زیندانی کرماشان 6 بەندکراوی دیکە لە زیندانەکانی بەندەر عەباس و شیراز ئێعدام کران. بە پێی زانیاریەکان 3 بەندکراو بە ناوەکانی ئەمینوڵڵا نارویی تەمەن 42 ساڵ و خەڵکی زابۆل، حەمزە گەراوەند تەمەن 28 ساڵ و خەڵکی کودەشت و ئازاد عەبدوڵڵاهی تەمەن 45 ساڵ و خەڵکی بەندەر عەباس با تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و کوشتنی بانقەست لە زیندانی بەندەر عەباس لە سێدارە دراون. لەلایەکی دیکەوە 3 بەندکراو بە ناوەکانی ڕەزا ڕۆستەمی تەمەن 32 ساڵ، جەواد ئەمیری تەمەن 35 ساڵ و نەقی قوربانی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی شیراز ئەعدام کراون. وەڵێ بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.